لە کەرکووک مام حوسێن گۆگجەیی لە سەر ئەرکی خۆی زیاتر لە 400,000 پارچەی کەلەپوری و مێژوویی کۆ کردووەتەوە. ڕۆژانە خەڵک بۆ بینینی ئەم خانەیە و فرۆشتنی پارچە و کەلوپەلەکانیان سەردانی دەکەن. مام حوسێن دەڵێت لە ساڵی 2007ەوە دەستی بە کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە کردووە بۆی وەکو خۆی دەڵێت هاوشێوەی نەتەوەکانی دیکە کەلتور و کەلەپوری کوردەواری بە تایبەت لە کەرکووک پارێزراو بێت. ئێمە دیارە ئێمە ژۆک هەموو نەتەوەکان ئێمە لە 91 و ئاوارەی ڕانیە بووین. ئیتر شارەکانە گەڕان بۆ نمونە هەولێر و قەڵاتزیە و ئیتر سلێمانی و چوومە هەشت شارێک سەیرمە کرد شتێکی لێ وەکو مێژویە کەلتوری کورد. منش هیوایەتم ئەوە بوتمە گەڕۆژ لە ڕۆژان بچینەوە شارەکەی خۆمان کەرکووک. من ئیشەڵا بەرنامەیەوە بیرۆکەیەوە لە مێشکمان بوو. ئیتر ئەوە بوو لە 2003 ئاواتەکانمان هاتە دی. من لە 2006 گەڕامەوە کە گەڕامەوە دوو دوکانی بچووکم دانا لەو خوارەوە. دوای شتەکان وا زۆر بوو دووقاتێکم کرد لەم سەرەوە. ئەو دووقاتەش هەر ئەو بوو بەرجەعدەکەوە دەم جادانیان تێکدا 4 خانوم بۆم شتانە گرت بەکرێ بۆ شتەکان لە ناو نەچێت. دوای ئەم بینایم دروست کردەوە لەسەر بەدەست و بازی خۆی ئەم شتانم دروست کردەوە. 400,000 پارچەی تیا لە 2017 400,000 پارچەی تیا بۆ هەر زیاد شەکە خەڵکێ شتێ دێنێ هەر لێ کڕین بۆی زیاد. بەڵێ ئیسە بۆ نمونە ئوتوی غەڵوزمانێ 70-80 ساڵە غەڵوز ئین سەماوار ئیتر ئەم شتانە جەنجار هەوجار نیلە هەموو شتەکە شتمان هەیە چێتە لەوانێ بڵێم ئەچێتە 200 ساڵ شتی مێژوویشمان هەیە ڕەنگە بڵێ هەنێشتمانەیە لەم لاولا بۆی نەفەوتێ وتمانە گە ڕۆژ لە ڕۆژان مۆزەخانەی کەرکووک بکرێتەوە ئەی دێنێ شتمان هەیە تا 3000 ساڵە ڕۆ بە هیچ شێوەی هاوکارم نەبووە. ئێمە حکومەتەکەی خۆمان 4 ساڵ حکمی کرد کاکەچی بۆ لایەن گاڵتەیان پێتە کرد. ئەمووت کاگەڕ بیکەنە قەڵاو قشڕەکەەوە ئەمە با نەفەوتێ گاڵتی تەواوشیان پێ ناکە. چوومە لای ڕێبوار تاڵەبانی چوومە سەردان محەکوورە هەموو شوێنێ گەڕان ئیسپادەی نەبوو لەو من ئەمە بۆوان درستم نەکردووە. من ئەم شتێک کە درستم کردووە لە بەرنامەکان ئەوان بەلای منەوە باشترێکە کە ئەمە ناهینە مێژووی نەتەوەیەکە. کەرکووک لە بنەڕەتدا یەکێکە لەو شارانەی بە مێژوو شوێنەوارەکانی وەکو یەکێک لە ناوچە ئاسەواریە دەوڵەمەندەکانی عێراقدا دەنرێت. شارەزایەکی مێژووی کەرکووکیش دەڵێت کەرکووک وەکو شارێکی دێرین و مێژوویی لە ڕووەکانی کەلەپور و کەلتور و شوێنەوارەوە تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە دەبینین کەلتور و شارستانێریا و پاشماوە کۆنینانی کە لە شارەکەیانە و شوێنەوارانی کە لە شارەکەیە هەروەها ئەو کەرەستە و ئامرازانی کە لە شارەکەی هەیە هەڵگری ئەوەن کە بڵین مۆرکی تایبەتی شاری کەرکووک بە خۆیەوە دیارە کە هەموو تایبەتمە هەموو پێکاتەکانی کەرکووک کاریان تیا کردو. هەموو ئەو چینانەی لە کەرکووکەن چینە ئاینیەکان نەتەوەیەکان کۆمەڵایەتەکان هەرێکەی بەپێی توانای خۆی هەرێکەی بەپێی هزری خۆی بیرکردنەوەی خۆی کاریان کردو. بۆیە دەبینی جوانکاری هەموو نەتەوەیکی تایە. ئەگەر سیرکەین دەبینین ئەستێرەی داوت کە ئەستێرەی داود یەکێکە لەو نەخشانی کە جوولەکەکان بەکارێنە. دەبینین لە ناو مزگەوتەکانی کەرکووکە لە دەرگاکانی کەرکووکە لە بنمیچی کەرکووکە لە نێو مزگەوتەکانە ئەم ئەستێرەی ئەمە دەلالەتە یا بەڵگەیە بۆ ئەوەی کەوا هاوشێوەیی و هاوگونجاوی و پێکەوە ژیانی ئەم کەلتورە یان ئەم کەلەپورە ئەم ئامرازە کەلەپوریانە وای کردووە کە لەو قاوغا لەو چوارچێوەیەدا بێت کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینەی کەلتوری و شارستانی و ئامرازە کەلەپوریەکان تێدا ڕنگ بداتەوە. کەرکووک سەرەڕای گرنگی مێژوویی و کەلتوری پێکەوە ژیانی نەتەوە و ئاین و ئاینزا جیاوازەکان و تەبایی نێوان ئەم پێکهاتانە جوانیەکی دیکەی پێبەخشیوە. لە پاڵ ئەمەشدا هەر نەتەوەیەک ئەرکی پاراستنی کەلتور و بەهای نەتەوەیی خۆی دەدات کە کارەکەی مام حوسێنیش وەکو هاوڵاتیەکی شارەکە دەکەوێتە ئەم چوارچێوەیەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.